بەڕاستی سکی یاریەکی زۆر خۆشە لە لاوانی کەلتوری چۆمان بەڕاستی زۆر خۆشە ئەگەر فێر بێتوانێت ناوچە شاخەوانیەکانی چۆمان بێ خوارەوە وەکو چای هەڵگۆر یان چای کۆڕەک بەڕاستی یاریەکی زۆر خۆشە دەتوانن لەسەر ئێستا ئێمە فێر دەکەن بەڕاستی هەندێک مناڵیش هەنا ئەیانەوێ فێر بن بەڕاستی هەندێک منداڵیش هەنا تەمەنی خۆی نێم لەگەڵ ئەوان دەینە دەرێ هەتا فێر بن بەڕاستی سکی زۆر خۆشە ئێمە وەکو یاریزانی سکی لە ناوەندی کەلتوری چۆمان ئەوە فێری یاری سکی ئەبین و یاریسکی یاریەکی زۆر خۆشە و ئێمە کە ئەم کۆمەڵە یاریزانەی لە ناو کورد کەس وەکو ئێمە یعنی کەس وەک ئێمە فێر نەکراوە لە یاریسکی سکی و یاریسکی یاریەکی زۆر خۆشە و هەموو ڕۆژێک ئێمە دەین و یاریسکیەکەین لەم شاخانەدا ئێمە ئەتوانین بەسکی زۆر بە باشی بڕۆین و دواتر لە کۆتاییدا زۆر بە جوانی ئەتوانین خۆڕابگری یاریسکی یاریەکی تاوڵی بە چێژە ئەوڕۆ بە خۆشحاڵیەوە هاتوونەتەر بۆ سێکانیان لە دەڤەری باڵەکایەتی کە ئامانج لە دروستکردن و دامەزراندنی گروپێکی سکی مناڵانەیە چونکە بە پێویستە زانین لەو سەردەمە ئێستادا کە سکی یاریەکی نێودەوڵەتیە لە جیهاندا خۆشبەختانە لە کوردستانیش بە تایبەتی دەڤەری باڵەکایەت و قەزای چۆمان یەکێکە لە هەرە ناوچە لەبارەکان کە بۆ ماوەی 5 مانگ تاوەکو 6 مانگ لە ناوچە شاخاویەکانی بەفرێکی باش بەڕادی پێویستە مێنێتەوە کە ئەتوانی زۆر بە ئاسایی زۆر بە سەلامەت و تەندروستیش ئەتوانی ئەم یاریە بکەیت. خۆشبەختانە ئەم گروپەی پشتەوەمان کە گروپی سکی مناڵانەیە لە کوردستان و عێراقدا یەکەمین گروپە هیوادارم دوا گروپیش نەبێت هیوادارم لە ناوچەکانی دیکەی کوردستانیش کە بتوانن گروپی سکی دروست بکەن بە تایبەتی کە گرنگی بە مناڵان بدەن چونکە ئەمەوە ئاکات نەوەکانی داهاتوومان ئاشنا بن بە یاریە پێشکەوتوەکان و نوێیەکانی کە ئێستا لەو سەردەمە ئێستادا بە تایبەتی لە ئەوروپا یاریەکی هەرە باوە ناوچەی تایبەتیان بۆ دروست کردووە لە چیاکاندا کە لە سەر 3000 مەترەوە تەلەفریک و بابەتی ویان بۆ خۆڵخاندووە تاوەکو بێبەش نەبن لەم یاریسکە